ومن تبعهم بإحسان إلى يوم الدين وسلم تسليما كثيرا. اللهم انفعنا بما علمتنا وعلمنا ما ينفعنا وزدنا علما. اللهم فقهنا في الدين وعلمنا التأويل وآتنا الحكمة واجعلنا من الراشدين. أمرو بشتواني خوي تعالى دين سر تفسير سورة الحشر كسرتاي سورتك بينج آيات شرحكين ياخذ تفسيري داكين بشتواني خوي تعالى فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبح لله ما في السماوات وما في الأرض وهو العزيز الحكيم. هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب من ديارهم لأول الحشر ما ظننتم أن يخرجوا وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا وقذف في قلوبهم الرعب يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار. ولولا أن كتب الله عليهم الجلاء لعذبهم في الدنيا ولهم في الآخرة عذاب النار. ذلك بأنهم شاقوا الله ورسوله ومن يشاق الله فإن الله شديد العقاب. ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها فبإذن الله وليخزي الفاسقين. سورة حشر جماري آياتكاني بريتيلا بستوشوار آيات سورتك مدنية وهندي المفسرين لوانا عبد الله كوري عباس رضا ورحمتي خواي پروردگاري لي بيد فرمي بوا مشهورة سورة بني نظير. سورة بني نظير بابزانين بني نظير كيا وبوشي ناو نراوى سورة بنو نظير. بني نظير يهود بون جولك بون لأطراف مدينة نشتجبون قبيلة بو غوزو تيري جولك كامبو كلا مدينة سي هوز هبو سي قبيلة هبون بنو نظير بنو قريظة بنو قينقاع أمسي هوز هبو لأطراف مدينة نشتجبون بابزانين أم غزويا أحداث ردا وكان أم غزويا أم جنقا كبيغمري خواه صلى الله عليه وسلم حصاري خست سر يهود وكاركي تشيبو قرآن لم سورة بيروزا بجمل يعني تفصيلي بينادات ببختي وبكورتي بومان باسكا بلا تفصيلي غزوكا لا سيرو جيان نامي بيغمري خواه صلى الله عليه وسلم باس كراوة دفرمي خوي تعالى سبح لله ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. دفرمي أويلا نيوان آسمان زوية تسبيحات خوي تعالى كات. سبح أي نزه الله أويك لنيوان آسمانا
أوي كالسر زوية هموي خواي تعالى بپاق رادقري لوينو ويچو شريكو عيب نقصاني خواي پروردگار بپاق رادقري أوي عيب أوي نقصانية أوي كموكرية لخواي پروردگار تنزيه كان يعني شي كواتا كلمي سبح يعني شي تنزيه بپاق راقردني خواي پروردگار لهمو عيب كموكريك ونقصانيك خواي پروردگار كامل تواوا لهمو رويكوا بويا أوي عيب ونقصاني بي نايدن بال خواي پروردگار نمن دالدن بپال خواي پروردگار نخيزان نا خزم كس خواي قورا بو خوي تاكو تنهايا وهاولي نيا رفيقي نيا شريشي نيا خواي قورا بو خوي تاكو تنهايا سبح لله ما في السماوات وما في الأرض وهو العزيز الحكيم أويل آسمانا تسبيحات خواي قوراكا لفريشتكان أويل سرزوية بجان لبركان وبيجانكان إنسان وجنوكا دار وبرد هر هموي تسبيحات خواي تعالاكا هر هموي ذكري خواي پروردگاركا هر هموي خواي پروردگار بپاق رادقريت خواي تعالى فرمي الآيات شتر فرمي وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحهم أوي هي لسر زوي أوي لآسمانا هموي تسبيحات خواي قوراكات تنانت ئێستا تەختەدارە تەسبیحاتی خۆی تەعالاکات ئەم جلو بەرگەی بەرمان ئەم مایکە هەمووی تەسبیحاتی خۆکات ئەوەی بێجان بێ ئەوەی جان لەبەر بێ هەمووی تەسبیحاتی خۆی تەعالاکە بەڵام وەلاکن لا تفقهون تەسبیحهم بەڵام ئێوە لی تێناگەن نازانن بە چ شێوازێک چۆن چۆنی تەسبیحاتی خۆی تەعالاکە بەڵام خۆی پەروەردگار بۆ خۆی لێ تێدەگا بۆچی باسم ئاەتەی کرد چونکە ئەوەی لە ئاسمانە و ئەوەشی لە نێوانیدایە ئەوەشی لەسەر زەویە هەمووی تەسبیحاتی خۆی تەعالاکات بە حەیوانات شەوە بەڵام ئەوانەی کەوا تەسبیحاتی خۆی تەعالا ناکەن کافر و بێباوەڕەکانن و مشرکین و منافقەکانن کە خۆی تەعالا لەم سوورەتە بۆمان باسەکات یعنی ئاسمان بەو زەبەلاحی خۆیەوە و زەوی بە فراوانی خۆی ئەوەی لەسەرێتی هەمووی تەسبیحاتی خۆی تەعالاکات هەمووی خۆی تەعالا بە پاک ڕادەگرێ بەڵام لەولاوە منافقەکان ذکری خۆی تەعالا ناکەن بەڵام لەولاوە مشرکین بێباوەڕان کافرەکانی ئەهلی کتاب لە گاور و جوولەکە وەکو پێویست خۆی گەورە بە پاک ڕاناگرن بەڵکو شەریکە دەنە پاڵ خۆی تەعالا وەلەد ئەدەنە پاڵ خۆی تەعالا وقالت اليهود عزير ابن الله وقالت النصارى المسيح ابن الله بەڵام ئەوەی لە ئاسمانە ئەوەی لەسەر زەویە ئەوەی لە نێوانی دایە هەر هەمووی تەسبیحاتی خۆی تەعالاکات لە کاتێکدا وهو العزيز الحكيم خۆی تەعالا باڵادەستە و زاڵە بەسەر بەندەکانیەوە بەسەر مەخلوقاتی خۆی خۆی تەعالا عزیزە بەعیزەتە هیچ شتێک ڕێگر نییە لە بەرامبەر خۆی تەعالا بیەوێ شتێ بکە ئەیکا زۆر باڵادەستە زۆر بەعیزەتە لەگەڵ ئەوەشایە کە بەعیزەتە حەکیم و کاربەجێ و دانایە هەم لە قەزا و قەدەری و هەم لە شەریعەتەکەشی خۆی پەروەردگار کاربەجێیە دانایە و حەکیمە هەر شتێک حکمی لەسەردا بێ و بڕیاری لەسەردا بێت ئیلا حیکمەتێکی تایە و داناییەکی تایە بەڵام هەندێک جار لای ئێمە معلومە و هەندێک جارش معلوم نییە لای ئێمە کاتێک خۆر هەڵدێ بەم شێوەیە دوای ئاوا دەبێت ئایا حیکمەتی تایە بێگومان حیکمەتی تایە خۆی تەعالا خۆری دروست کردووە بەم قەبارەیە و بەم شکڵە حیکمەتی تایە لەو ئاسمانە ڕایگردا بێگومان حیکمەتی تایە مانگی دروست کردووە هەمووی حیکمەتی تایە وەروەها ئەوامرەکانی و فەرمان و نەهی و قەدەغەکراوەکانی خۆی تەعالا شەریعەتەکەشی بێ حیکمەت نییە هەر شتێکی حرام کردبێ ئیلا لە شوێن خۆیەتی ئیلا حیکمەتێکی تێدایە دز دەبێت دەسێ ببڕێتەوە بۆ حیکمەتی تێدایە وەلەکم فی القیصاص حەیات بۆی ئەو خەڵکە هەمووی ئاسوودە بژێن
كاتێک پیاوێک ژنی هەیە و ئەچێ زینە ئەکا دەبێت جەڵد بکرێت. جەڵد بکرێ؟ نەخێر، دەبێت ڕەجم بکرێت. دەبێت ڕەجم بکرێت. بۆ حکمەتی تایە بێگومان حکمەتی تایە بۆ ئەوی نەسل تێکەڵ نەبێت. کەواتە هەر بڕیارێک، هەر یاسایەک، هەر بڕگەیەک لە قورئان ولا سنتي پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرماني خوا پیغمبرکی صلى الله عليه وسلم إلا بو حكمتك إلا خواهی پرودگار مبستیشی هەیە کەربێت و ئەو مەبەستانە لە شوێن خۆی بڕوات ئەوە بە جوانی ئەچێتە ڕێوە ئیلا دەستکاری بکرێت تێکەچێت. کەواتە خواهی تعالى وهو العزيز الحكيم. لپاشاندا دەفەرمێ هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب أو خواهي پروردگارك وأخرج الذين كفروا من أهل الكتاب. شيء ما بس بي ليرا ما بس بي بنو نظيرة، بنو نظير وتمان سورة كش ناوي تري هي كناوي سورة بنو نظير. بوشي خواهي تعالى وحيدا قرت بو پیغمبرکی صلاة و سلامی خواهی لسر بيت كدبي يهودي بنو نظير كلناو شاري مدينة لأطراف مدينة بون دبي درب كرين نابي ليبمينن بأمر خواهي تعالى وكان كيشيبو سبب كيشيبو دين باسي داكين. پیغمبری خواه صلى الله عليه وسلم لدواي جنجي بدر بشش مانك. طبعا لدواي جنجي بدر بشش مانك أم سورة دابزي خوارو كاتك دووکەس بە هەڵە کوژرا لەلایەنی کەسێکەوە. ئەم دوانە خەڵکی بەنو عامر بوون، لە هۆزی بەنو عامر بوون کە ئەم پیاوە کوشتی چۆ هەڵهات چۆ ناو بەنو نەظیر، لەوێ خۆی حەشاردا و خۆی شاردەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە هاتە مەدینە دەوڵەتی ئیسلامی دامەزران، قەواعیدی ئیسلامی دامەزران لە شاری مەدینە، هەستا چوو گرێبەستێکی کرد لەگەڵ یەهودا، وتی نە جەنگمان لەگەڵا بکەن نە جەنگتان لەگەڵاکەین. عەهد و بەڵێن و میثاق لە بەینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان و کێش جوولەکەکانی ناوشاری مەدینە کە بەنو نەظیرە و بەنو قوڕەیضەیە و بەنو قەینوقاعە. ئەم پیاوە کاتێک دوانی کوشت بە هەڵهات چوە ناو بەنو نەظیر لە ئەطرافی مەدینەیە. ئێستاش مەوقعەکەیان ئەوەی چوو بێ بۆ عومرە ئەتوانێ بڕۆ سەردانی ئەو شوێنە بکە کە یەهودی بەنی نەظیر لەوێ وەختی خۆی نیشتەجێ بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عهد و میثاقێ لە بینی سەحابە، لە بینی موسڵمانان، لە بینی جوولەکە هەستا لەگەڵ کۆمەڵێ سەحابە، لەوانە ئەبوو بەکر، لەوانە عومەر ڕەزای خوای گەورە لێ بێ، لەوانە عەلی، تقریبا 6-7 سەحابەیەکی هەڵبژارد وتی با بچین بۆ ناو بەنو نەظیر بۆ ئەوەی دیە و خوێنی ئەو دوو کەسە بسەنینەوە، بۆ ئەوەی ئاشتەواییەک و سڵحێک بکەین، چکە وەختی خۆی کاتێک ئەو گرێبەستە و ئەو عەهد و پەیمانی کە لە بینی ئێمە و بەنو نەظیر و بەنو قەینوقاع و یەهود بەگشتی لە شاری مەدینە کە لە هەر شوێنێکە کەسێک بە هەڵە کوژرا خوێنێک هەبوو ئەبێ هەردوو لە پارەی خوێنەکە بدات، دەبێ ئەوانش بەشدار بن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو لەگەڵ کۆمەڵێک لە سەحابە دانیشتن و بە خێرهاتنی پێغەمبەری خوایان کە صلی الله عليه وسلم زۆر ڕێزیان لێگرت بە شێوەیەکی جوان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی هاتمە بۆ ئەو دیە، دەبێ پارە بدرێت چونکە ئەو کەسە هاتوۆتە ناو ئێوە، لێرە ئێستا نێشتەجێ بووە، خۆی حەشارداوە، دەبێ پارەی ئەو دوو خوێنە بدرێت، هەم ئێمە و هەم ئێوەش، بۆ ئەوەی ئەم مشکلەیە دامرشێ نەمێنێت. وتیان باشە بەسەر چاو دانشە ئێستاکە پارەت بۆ دێنین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دانیشت بوو. کاتێک ئەم کۆمەڵە جوولەکەیە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەستان چوونە ئەو دی و یەکێکیان وتی ئەرێ چۆنە ئێستا فورسەتە یەکێکمان بچین لەسەر بانەوە گەورەترین بەرد بدەین، بەردێکی گەورە. لە حەدیسەکە تۆ ئەڵێ دەستارەوەی کەوە گەنموشتیان پێ هاڕی
بڕۆین دەستاڕێکی گەورە بێنین لە سەروی بانەوە پێغەمبەری خوا سەڵام لە سێبەرێ دانیشتو بوو وتی یەکسەر بیدەینێت تەوقی سەریا و کۆتایی بە محەممەد بێنین و بەشکم نەجاتمان بێت بۆی غەدر بکەن و خیانەتکەن لە کێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێکیان زۆر عاقڵ بوو وتی شتیوان نەکەن وتی ئێمە عەهد و بەڵێن و میثاقێ لە بینمان نابێ ئەو خیانەتە بکەین و پێشتان ئەڵێم ئەمە ڕەسوولی خوایە ئەگەر ئێوە بە تەمای ئەو کارە بن بتانێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیرۆرکەن دڵنیا بن خوای تەعالە وەحیدا بەزێنێت پێی ڕادەگەیەنێت وریایەکاتەوە کە ئەو شوێنە بەجێ بێڵێت بۆ یشتی وانەکەن يعني سيكن يهود أهل كتاب الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم شاك أيانزاني رسولي خوايا بلام حسدا من عند أنفسهم من بعد ما تبين لهم الحق إيمانا بين هاورد إذر كوتا مشتمر لبيني خوان أموتي با فرصة قد فرصة ومن بوها النكوتا با أو برد قورة أو بلوك قورة بدين بسريا كوتاي في بيت إتر مسلمانان كوتايان بيدت قائدة كان لنا وجهت إيش شاموتي منها شميكم خوي حازك برو على سربان پیغمبری خوا صلی الله عليه وسلم تیرور کن بیکوژن سێ ئەو فێڵە سێ ئەو غەدرا سێ ئەو خیانەتەکە دوای بۆمان دەرەکەوێ کە چەندە ئستاهل بوون جوولەکەچی قەومێکی پیس و بەدکار بوون بەرامبەر بە مسلمانان بەرامبەر بە شخصی رسول الله عليه الصلاة والسلام بەرامبەر بە دینەکەی خوای گەورە بۆیە خوای گەورە ئەو بڕیاریدا لەسەریان خوای تەعالە یەکسەر وەحی داگرت بە زووترین کات ئەی محەممەد و هاوڵەکانت ئەو شوێنە بەجێ بێڵن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پەلە هەستا سەحابەش بە دوای بەڵام نازانن مەسەلە چییە بەڵام وەحی بۆ هات دەرچوون لە ڕێ سەحابوتیان یا رسول الله بۆچی هەستاین چی ڕوویدا فەرمووی بە تەمابوون تیرۆرم کەن بمکوژن خوای گەورە وەحی داگرت خەبەری پێمدا کە ئەو شوێنە بەجێ بێڵم تاو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە ناو مەدینە جوابی بۆیان نارد وتی دە ڕۆژ مۆڵەت بێ بۆ ئێوە کە دەبێت شاری مەدینە بەجێ بێڵن دەبێت شاری مەدینە بەجێ بێڵن و بڕۆن بۆ چۆ ئەڕۆن بڕۆن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرەتا لە شاری مەدینە دەریانی کرد چوون بۆ خەیبەر بەهۆی ئەو خیانەتی کە کردیان ئەوجا لە سەردەمی عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ خیانەتی تریان کرد عومەر ڕەزای خوای گەورەی لێبێ لە خەیبەرش دەریانی کرد نادیانی بۆ شام بۆ فەڵەستین چکە یەهود بەوە ناسراون بەس خەریکی خیانەت بوونە بەس خەریکی خیانەت بوونە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دە ڕۆژ مۆڵەتی دا پێیان وتی دە ڕۆژ مۆڵەتتان ئەدەینێ بەبێ ئەوەی یەکێکتان بکوژرێت دەبێ ئەو شوێنە چۆڵکەن و بەجێ بێڵن قەڵاکەشتان چۆڵەکەن حسنەکەتان دەبێ شاری مەدینە چۆڵکەن چونکە ئێوە بە تەما بوونە خیانەت لێمە بکەن عەهد و بەڵێن هەبووە لە بینمان کەوا نابێ خیانەت لە مسلمانان کەن بەڵام لەبان ئەوە شۆ ئەتانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیرۆرکەن دەی دەبێت دەربەدەر بکرێن لەوەدا بۆ خۆیان پێچایەوە بڕۆن و سەر خۆیان هەڵبگرن سەرگەورەی منافقەکان عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول چوو بۆ لای سەرکردەی بەنو نەظیر کە ناوی کەعبی کوڕی ئەشرەفە وتی بۆ چۆ خۆتان گرت کردوتەوە بۆ چۆ ئەڕۆن چۆن شتی واکەن ئەها سەی بزانم منافق لە هەموو شوێنەیە چی ئەکاو بە تەمای چییە و نەخشەیان چییە و تەخطیتیان چییە بەڵام دوایی کە حرب هات و بوو بەوە ئەمری واقع چۆن جوولەکەیان بەجێهێشت وتی مەڕۆن من 2000 کەسم لەگەڵایە لە شاری مەدینە 2000 کەس 2000 کەس دێنم لە ڕۆژی دەیەمین ئەلێرە شان بەشانی ئێوە بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەجەنگین و ئەیان کوژین و قەتڵ و عامیان ئەکەین ئێوە بۆنە بێورن چۆن ئەم حسنەی ئێوە شاری خۆتان چۆڵەکەن بۆ محەممەد و هاوڵەکانی ئێمە لەگەڵتان نین مەترسن ئێمە حەلیفی ئێوەین ئێمە هاوپەیمانی ئێوەین ئەوە بەین و قەینوقاعش ئەوانش هاوپەیمانی ئێوەیە ئەمە دوو هێز خۆشتان هێزێک ئەمە سێ و ئەوانەشی کە هاوپەیمانی ئێوە بوون
هەر هەموویان دێن یارمەتی ئێوە و لەگەڵ ئێوە دەجەنگن دژی محەممەد و کۆتاییان پێدێنین بەمە ورەیەکیان هاتەوە کێ جوولەکەی بەنو نەضیر سەرکردەکەیان کەعبی ئەشرەف جوابی نار بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وتی چیتان لە دەست دێ بیکەن ئێمە ماڵی خۆمان چۆڵ ناکەین ئەم شوێنە بەجێ نایەڵین ساڵەهای ساڵە لەم شوێنین ئێمە ئەم شوێنە بەجێ نایەڵین موقعی خۆمانە چیتان لە دەست دێ بیکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فكبر وكبر معه أصحابه پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکسەر وتی الله ئەکبەر صحابە هەمووی کۆبوونەوە چۆن گەمارۆی قەڵاکەیاندا بەنو نەضیر ئەو قەڵایی کە لە ناوی نیشتە جێبوون طبعا جوولەکە جاران هەمویان زۆربیان لە کۆژیان لە قەڵا ئەوەسە قەڵا هەیە لە کەرکوو قەڵای هەولێرە هەیە بۆ دائیمە قەومێکی ترسنۆک بوون دائیمە خەریکی حەسن بوون خەریکی قەڵا بوون بۆ ئەوی خۆیان بپارێزن لە دوژمن بە تایبەت لە موسڵمانان کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حیساری خستە سەریان 23 ڕۆژ تقریبا لەو 23 ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەیەکی نارد سەرکردەی بەنو نەضیر کەعبی کوڕی ئەشرەف بوو کوشتی سەرکردەکانی لە ناو برد نیوە شەو چووە سەریا و چەقۆی خەنجەری خستەبان دڵیا و کۆتایی پێهێنا کاتێک سەرکردەکەیان لە ناو چوو لەولاوە چاوەڕێی 2000 منافقن بێن یارمەتیان بدەن ئەوانش نین هەر بۆیە لێرە لە سوورەتی حەشر خوای تەعالە باسێکە ألم تر إلى الذين نافقوا يقولون لإخوانهم الذين كفروا من أهل الكتاب لئن أخرجتم لنخرجن معكم ولا نطيع فيكم أحدا أبدا وإن قتلتم لننصرنكم والله يشهد إنهم لكاذبون لئن أخرجوا لا يخرجون معهم ولئن قتلوا لا ينصرونهم ولئن نصروهم ليولن الأدبار ثم لا ينصرون هيتش آمادنين بنو قينقاع أوان جناهاتا دي حليفة كان أوانيك هاو بيمان بون نقليانا كاس نهات بدوريانا بتاقتنها لقلا كمان و سركردكشيان كوتاي بهاد كعبي كوري أشرف كجرا كاتيك سركردا كجرا إتر معنويات نامينيت ورا لناو جيشا لناو خلشيتها وريان روخا أو جاوتيان تاو تسليم بوين إما مجال ماندنيا رقا من بوبكنو تاو أمشارة بجديلين أو جاء پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرموی بشرتك 3 نفر حشتريك بن 3 نفر يك حشترتان في بيت وأوشي لما لقتانا بقدر أو حشترت شنيك أجري أو نما لقى خوتانا بن لو زيادة نابي بن أو بويتر سيكس حشتريكو أو أن دتوانيان جلو برغو پێخەف و بەتانی و دۆشک ئەوانیان پێ بوو پارە و ماڵ لە توانایان بۆ دەریان کرد و ئەوجا خوای تەعالە ئەم سوورەتەی داگرت ئێستا دێن شەرحێکین خوای تەعالە فەرمێ هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب چه أم بلانو أم تخطيطي دانا أزلا الله باشا صحابة كان قماروي يهوديان ندى بەڵێ ئەوان سەبەب بوون بەڵام ئەم نەخشەیە ئەم تەخطیطە خوای پەروەردگار هو الذي أخرج الذين كفروا ئەو بە ئیزنی خوا بوو خوای گەورە ئەو نەخشەی کێشا بۆ موسڵمانان کەوا یەهودی بەنو نەضیر دەبێ لە شاری مەدینە دەربەدەر بکرێن هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب ئەم مینە پێوترێ لە لوغەی عەرەبی مینی بەیانی كواتا بو بياني چيا جنسي كفركيان باسي چيكا من الذين كفروا من أهل الكتاب كواتا أهل كتاب چيا كافرة بداخو استاج مسلماني وايا دلق أولو جولك مسلمانا نخير مسلمانية أو تخوي تعالى فرميه هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب من ديارهم لأول الحشر
سرتا كاتي كوكرانوا حشر واتا كوكرنوا لأول الحشر در بدر كران شاري مدينة چون بۆ چۆتمان نیشتە جێبوون دواییم لە خەیبەڕ کێ دەریانی کرد بإذن خوای تعالى هو الذي أخرج الذين كفروا من ديارهم من أهل الكتاب من ديارهم لأول الحشر ما ظننتم أن يخرجوا إيوه مسلمانان قد واقمانتان نابرت كواجو لك درب كرين شاري مدينة بجيبيلن بو چونکە زۆر بەهێز بوون ما ظننتم أن يخرجوا لقوتهم زۆر بەهێز بوون قەڵایەکی پتە و پۆڵاینیان کردبوو دەور و پشتی خۆیان گردبوو مسلمانان و سەحابە قەت ڕۆژێ بیریان لەوە نەکردوێتەوە کە جوولەکە ئەم حسنەیان ئەم خانوێیان ئەم قەڵایەن بەدەستی خۆشیان بیڕمێنن ما ظننتم أن يخرجوا وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله أي جولك قمانيان شومبو وينزاني أو قلاو حصني كوا دروستيان كرد أو خانو كوشكو تلار برزانا مانعتهم حصونهم من الله وينزاني لفرماني خواي قور الرزقاري أنا كات بلام فأتاهم الله من حيث لم يحتسبوا بەڵام خوای تەعالە چۆن بۆیان هات بە شێوازێک لە ناویانی برد و دەربەدەریانی کرد کە ئەوان هەر قەنەعەتیانش پێی نەبوو فأتاهم الله من حيث لم يحتسبوا چۆن دەربەدەرکران سەرەتا خوای تەعالە وای کرد گەورەکەیان کە کەعبی کوڕی ئەشرەفە لەناو بچێت کە قائید لەناو چوو سەرکردە لەناو چوو معنەویات چی لێ دێت معنويات نامنت وقذف في قلوبهم الرعب خوای تعالى ترسشي خست دڵی جوولەکە دەو ڕۆژەدا تەواوی تر حەوانەوەیان نەما سراحەتیان لێ بڕا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمێ نصرت بالرعب مسيرة شهر یەشێک لە تایبەتمەندیەکانی ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم خوای تعالى نصرت ئەنێرێت بالرعب بترسيك أخاتا دڵی دوژمن پێش ئەوەی شەڕەکە بێ بەمانجێ مسيرة شهر یەک مانگ ڕۆژەڕێ ئەم ترسا بچێتە دڵی دوژمن کێ ئەم ترسەی خستە دڵیان ذلكم الله أو خوای پەروەردگارە وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا وقذف في قلوبهم الرعب يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار كاتك قلاكيان شوار دوردا طاو محاصر بون لهر شوار لاوا مجالي أواني هلبين في غمري خاصة وصم فرموي ديدا بيدرشن كاتك أو بو خويان بيچايوا خانوكاني خويان بدستي خويان أرمان يخربون بيوتهم بأيديهم ئیتر هەچوون قاپیان دەرەکرد و پەنجەرەیان دەرەکرد و کۆڵەگەی ماڵ و دینگەی ماڵیان خاپورە کرد و ئەیان بڕیەوە و تێکیانەدا و خانۆکەیان ئەمە لە ژوورەوە خۆیان ئەی لە دەرشەوە بئەیدی المؤمنین لە دەرەوە سەحابەش خەریکن بۆی قەڵاکە بڕمێنن بچنە ژوورەوە ئەوجا دەورە پشتی ئەو قەڵایە چی لێیە خانۆکان دارخورمای لێیە هەر سەدێتە سەری ما قطعتم من لينة واتى النخلة خوای تعالى فرمي يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار دي درسوا بندو آموشگاری لي وربگرن أيو كساني كوا أولي الأبصار كوا تخاوني بينان أبينن حقائق بينن بيركنوا يعني پندو آموشگاری وربگرن هر کسیک خیانت بکا لخوا و پیغمبرکی صلی الله علیه وسلم جایتی پیغمبرکی بکات وەکو جوولەکە ئەوها زەلیلە بێت دەبێ بە دەستی خۆیان ماڵەکانی خۆیان بڕمێنن ئەمەش واقعاً ئێمە خۆمان بینیمانە جارێ
زۆر جا ئەوانی کەوا سەرکردەی وڵاتن مەسئول و دەسەڵاتدارن لەوەدایەکەوە دەوڵەتەکەیان ئەڕوخێ چیەکەن یەکسەرە چن خانوەکانی خۆیان ئەستوێنن طبعا ئەمش حەسەدەن ئەم حەسەدە لە یەهود فێربوونە بۆچی خانوەکەی خۆیان ڕمان بۆی موسڵمانان لە دوای خۆیان ئیسفادەیان لێ نەکەن بۆیە زۆرێک لە سەرکردەکان کاتێک دەوڵەتەکانیان خاپوورە بێ و لە ناوەچێت کەس نییە دیفاعیان لێکات یەکسەر یوخریبونە بویوتەهم بئەیدیهم سایارەکانیان ئەسووتێنن و تێنتی ڕێژیەکەن و خانوەکانیان ئەتەقێننەوە بۆی کەس لە دوای خۆیان ئیسفادەی لێ نەکا ئەمەش لە یەهودەوە فێربوونە هەر لەم ئاياتە خوای تەعالە بۆمان باسەکات فاعتبروا يا أولي الأبصار دەی دەرس و عیبرەت لەم بەسەر هاتە وەربگرن هەر کەسێت جایەتی خوا و پێغەمبەرەکەی بکا صلی الله عليه وسلم ئاوا زەلیل و سووک و ڕسوا بێت ئاوا دەربەدەرەکرێت هەر کەسێ مخالفەی دینی خوای گەورە بکات ئاوا خوای تەعالە سووک و ڕسوایەکات هەروەکو چۆن لە دوای ئەوان یەهودش کۆمەڵێک لەوانی کەوا جایەتی دینی خوای تەعالایان کرد خوای گەورە چۆن سووک و ڕسوایانی کرد و دەرس و عیبرەت و پند و ئامۆژگاری وەربگرن کاتێک مسلمانان سەرکەوتن غەدر و خیانەتیان نەکرد زوڵم و تەعدایان نەکرد خۆیان توانی زوڵم و تەعدا بکەن لە کێ لە جوولەکە بەڵام نەیان کرد وخوای گەورەش ئەمری پێیان نەکرد کەوا زوڵم بکەن بچن پیاوەکانیان قەتل و عام کەن و بیان کوژن ئافرەتەکانیان بۆ سەبیە بیان هێڵنەوە بۆ خۆیان نە ئەوەیان نەکرد بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی دەی ئەم شارە بەجێ بێڵن بەس كتب الله عليهم الجلاء دەربەدەر بن تاو بۆ لەوەی کەسێک گوڵێ باشە بۆچی دەربەدەر بن لەوە خیانەتر کە بێ يعني بتمابن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیرۆرکەن ئەو پەڕێتی سەرکردەی مسلمانان قائیدی مسلمان ڕسوولی ئەکرەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بیانێ ئەو خیانەتە گەورە بکەن کە پێغەمبەری خوا بکوژن کە دەستیان بچێتە خوێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و زۆر شترشەکەن ژنەکانمانش داگیرەکەن پیاوەکانمانش ئەکوژن بۆیە خوای تەعالە و بڕێڕی لەسەریاندا هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب من ديارهم لباشان دا خوي تعالى فرمي ولولا أن كتب الله عليهم الجلاء لعذبهم في الدنيا ولهم في الآخرة عذاب النار دا فرمي أقر بهاتا خوي تعالى جلاء لسريا ننسيا جلاء يعني شي خروج واتا دربدري أجر خوي تعالى دربدري لسريان ننسيايا أما عذابي شي أما سرشوري دنيانا ولولا أن كتب الله عليهم الجلاء لعذبهم في الدنيا أو خوي تعالى أجر جلاء لسريان ننسيايا أو خوي قرس زين يدا على دنيا بشي سزين يدا بقتل رجالهم وسبي نسائهم پیاوەکانیان یەکە بە یەکە بکوژن تاقیان دەرنەچێت ئەیان توانی بیکەن بەڵام خوای تەعالە و عەزابی لەسەریان نەنووسی و مسلمانانش نابووە ئەوەیان بکردە و نەشیان کرد غەدریان نەکرد بۆیە مسلمانی ڕاستەقینە غەدر ناکە تەعدا ناکە خیانەت ناکە دەفەرمێ لعذبهم في الدنيا ولهم في الآخرة عذاب النار بەڵام کە لە دنیا ئەو عەزابەیان نەبوو دڵنیابن لە ئاخرەتە حاڵیان چۆنە ولهم عذاب النار لە ڕۆژی قیامەت ئاگرێکی بەتین و بە ئێش و شەدید و ڕیسواکەریان بۆ ئامادەکراوە بە هۆکاری چی؟ بە هۆکاری ئەوەی کە خیانەتیان کرد بە هۆکاری ئەوەی کە ویستیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیرۆرکەن و بە هۆکاری ئەوەی کەوا کافر و بێباوەڕ بوون کافر و بێباوەڕ بوون بەرامبەر بە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام لەبەر ئەوەی خوای تەعالە كتب عليهم الجلاء تەواو دەربەدەریانی کرد و دەبێ شاری مەدینە بەجێ بێڵن فعلا بەجێیان هێشت و ڕۆشتن بۆ ئەم عەذابە
ذلك بأنهم شاقوا الله ورسوله. وكاركي چی بو خوای تعالی ئاوا سزایانی دا دەربەدەریانی کرد و لە ڕۆژی قیامەتشا دووچاری ئاگری دۆزەخە بن. ذلك بأنهم شاقوا الله ورسوله، چونکە لەبەر ئەوەی ئەو پەڕی دژمنایەتی خوا پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم. شاقوا نەیوت عادوا، عداء. شاقوا يعني أو پەڕی دژمنایەتی، ئەو پەڕی عداء، أو پەڕی دژمنایەتی خوا پێغەمبەری خوایان کرد صلی الله عليه وسلم. ذلك بأنهم شاقوا الله ورسوله ومن يشاق الله فإن الله شديد العقاب. وهر کەسێکش بچێتە شقێکەوە، بچێتە بەرەیەکەوە لە بەرامبەر بەرەی خوای تەعالی دژایەتی خوا بکات. ئێستاگە کەسێک بێ دژایەتی کەسێ بکە بچێت بەرامبەری بوەستێ، ئەمە نەفەرێک نییە یان عشیرەتێک، ئەمە عشیرەتێک نییە، ئەمە خوایە. ذلك بأنهم شاقوا الله ورسوله ومن يشاق الله فإن الله شديد العقاب. هر کەسێک دژایەتی خوای پەروەردگار بکات، دژایەتی دینەکەی بکە یان دژایەتی پێغەمبەرەکەی بکە، ئەوە خوای تەعالی سزایەکی توندی بۆ ئامادە کردووە. فإن الله شديد العقاب. أو جاد فرمي ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها فبإذن الله وليخزي الفاسقين. أما آخر آية تفسيري ذاك كاتك پیغمبری خوا عليه الصلاة والسلام فرماني كربا صحابة كان فرمي برون هني دار خورما ببرنو. طبعا همو دار خورما يقنا لينا بمعنى النخلة دي دار خورما عدا دار خورماي عجوة، عدا دار خورماي عجوة. عجوش عجوة المدينة خورمايشي ببركة بيروزة پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي هر کەسێک بەیانیان حەوت دەنیشی لێ بخوات عجوەی مدینە ئەوە لە دووشت پارێزراوە بێت، هەم لە سحر و هەروەها ئەگەر مارێک یان کوڵاژدەمێک پێویدا تەئسیری لێ ناکا بە ئیزنی خوای تەعالی. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمانی کرد بە هەندێک سەحابە چەند دار خورمایەکیان بڕیەوە. لەوەیە کەسێک بڵێ باشە بۆچی دار خۆرمایان بڕیەوە؟ ئەی ئیسلام بۆ ئەوە نەهاتە دینی سەلام نییە، بۆچی دەستیان کرد بە دار بڕینەوەی دار خۆرماکان؟ ئەی لەولاوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جەنگی بەدر سەحابەکانی کۆ نەکردەوە فەرمووی لا تقطعوا شجرة، وایە فەرمووی هیچ دارێ نەبڕنەوە، لا تقتلوا طفلا ولا شيخا، نمنال بكوجن نبتمنكان ببيركان نآفرتان كس. لولا شو فرموي هیچ دارێک هیچ درەختێ نەبڕنەوە، بۆ ئەم داریان بڕیەوە. خۆخوای گەورە ئەمری پێ کردبوو فەرمی ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها فبإذن الله. خوای گەورە ئیزنی دابوو. چێ دەزانێ؟ ها بلام باشە هۆکار بۆ لە جەنگی بەدر نەیان بڕی و بۆ لێرە بڕیانەوە؟ ئەی ئەوانەی جەنگی بەدر لە فەرمانی خوا دەرچوو بوون عینن. باشە ماوتە بارك الله بۆ چاوەشۆکردنە بۆ سوچی و ڕسواییکردنی بەرامبەرە. دائما زەرعات و میوە و بەتایبەت دارخورما محبوبە لای خاوەنەکەی. ئێستا کام لە ئێوە حەز ناکات دارخورمایەک لە ماڵیە بێ؟ خۆشە یان نا؟ خۆشە. بەتایبەت تۆ خانووت هەبێ و خانوویەکی فراوان و دارخورمای باش دەبێ بەرێ باش ئەگرێت و استفادەی لێکەیت و ئەیفرۆشیت و دڵت پێی خۆشە. خوای تەعالی فەرمووی وەلیوخزیە الفاسقین، بۆ ئەوەی دوژمن چاوشکێن کەن، زەلیل کەن، ڕسوایان کەن زیاتر،
بڕۆن نەک هەموو دارخورماکان بەشێک چەندارێک لە دارخورماکان ببڕنەوە لە پێش چاویان. ما قطعتم من لينة أو تركتموها وزوري جانش وازهنا قائمة على أصولها نينبريو فبإذن الله وليخزي الفاسقين. أما جولك هاوريان كرت كاتيك كومل داريان بريو صحابة لدار خرما وتيان باشي ايوا هاتون بو اي فسادين يلن كسي دين دار خرما كان ما نبرنو كومل الصحابة قمانيان بو دروزبو تيان خوراستك باشا بو امام مانكر خواهي تعالى ما آياتي دا قرت ما قطعتم من لينة هج قمان تان به ما قطعتم من لينة أو تركتموها قائمة على أصولها فبإذن الله. هموي بإذن خواهي دو جور إذن من هي إذنك معناه قدرية وإذنك معناه شرعية. ليرى بس كام إذن شرعية كيه خواهي قورا إذن داوة شرعا كوأم دارانا أم درختانا ببرينو وإلا لهندي حالتها بيوز ناكا دار ببريتو أجر بيوزتي كرت بلى ممكن ببريتو. يعني بون منا أجر زاني من دجمنك خوي حشار دا لبال دارك وآخريك مسلمانا كوجيو تقاكات آية حكمة دوايا بلين والله نابي وازي لي بين قينا داركش مبرنو داركش با نستويا با مسلمانا بكيفي خويا بكوجن نخير أو كاتا دبي أدار ببريتو أجر بيشت كرا دارك بستوينا أسايا وتخوي تعالى فرماني كدو كواتا لهندي حالات هندي جار خود دجمن نايا فرشت بورا خابله دي فرمورا ورنجورو نخير كومله بربسته يديته بردمت رنگ هندي جار خانو به پێویستەکە بیڕمێنی هەندێک جار دار و درەختە بێ دار خورما هەبێ پێویستەکە بیبڕیتەوە ئەمانە هەمووی خۆی تەعالە بۆمانی تەشریع کردووە. فبإذن الله وليخزي الفاسقين. وهروها بۆ ئەوەی چاوی دوژمنی پێ بشکێن بۆ ئەوەی زیاتر زەلیل بن بۆ ئەوەی زیاتر سووک و ڕسوا بن چونکە گەورەترین خیانەتیان کرد لە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم کە ویستیان تیرۆری کەن تەواوی تر ئەو پەڕی خیانەتە کە تۆ سەرکردەی وڵاتەکەت کەسێک هەوڵدا تیرۆری کەوە بیکوژێ ئیتر ئەو پەڕێتی بەڕاستی. وليخزي الفاسقين. لێرەمە بەستی کام فسقە فسقی ئەکبەر دوو جۆر فسقمانەیە فسقی ئەزغەرمانەیە فاسقبوني أصغر وفاسقبوني أكبر. وليخزي الفاسقين. بشيء أوتري فاسق فاسق شيء تعريفي فاسق شيء إيه إيتر تعريفي فاسق الخروج عن الطاعة درچون لطاعته جرالي خو پیغمبرکی صلی الله علیه وسلم. هر کسیک درچو لطاعتی خو پیغمبرکی پی اوترین چی فاسق. حالا فلان کس فاسق ابو چون لطاعتی خو درچو سنوري بزان لطاعتي پیغمبرکی درچو جولكش. وليخزي الفاسقين. خوي تعالى بو اوي زياتر سرشوريان كا چونك اوان فاسق بون أو قريبستي كالنيواني مسلمانان جولك هبو كذا أحدو بلين لبينيان أبو نابت جاتي في غمري خواه صحابة بكن بلام أو قريبستيان جي لكرت هل يوشانو نقضيان كرت. وليخزي الفاسقين. وما أفاء الله على رسوله منهم أو جادية سر أحكام فيء تشيا غنيمة تشيا تفاصيل أماهمي ودرسي دهاتو إن شاء الله تفصيلي في يدين تائر بزبي. والحمد لله وصلى الله وسلم على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه.